ساڵی ڕابردوو پەرلەمانی کوردستان لیژنەیەکی پێکهێنا بۆ بەدواداچوون لەسەر دەنگۆی بازرگانیکردن و مامەڵەکردن لەگەڵ چەکدارانی داعشدا. ئەنجامی ئەو لیژنەیە بەکوێ گەیشت؟ بۆمان دەرکەوت حەزمی ئیشەکە ئەوەندە گەورە نییە کە باسی لێوکرا. دوو بۆمان دەرکەوت کە لە دوای مانجی 7 و 6ەوە مەسەلەکە وەستاوە و وەکو زاهیرەیەک نییە کە بەردەوام بێ. سێم خاڵ ئێمە هەستمان کرد حکوومەت بە وەزفەی خۆی هەستاوە کە بریتە لە پێکەنانی لیژنەیەکی تحقیقی. خۆ ئەمە پەرلەمانیش هەرچیمان کرد بە هەر ئەوەیە کە ئەو لیژنەیە پێک بێ کە لیژنە پێکات لە دوای ئەوە مهمەی ئێمە ئەوە بۆ کە سیقە بدەینە ئەو لیژنەیە و ئەو لیژنەیە ڕۆڵی خۆی ببینێ. ئەم دۆسیە هیچ نەتیجەیەکی نەبوو پەرلەمان هەبوو و نەبوو ڕایگشتی خەڵکی کوردستان هەبوو و تەنیا لە سنووری کەرکووکیشان نەبوو، لە سنووری مووسڵ و گوێڕ و ئەوانەشەم حاڵەتە بوو. ئەوەی کە من ئێستا ئاگام لێ ئەم کەیسی دەتوانم بڵێم بە زۆرێک لە زۆرەکان داخراوە و هیچ نەتیجەکانیشی بۆ ڕایگشتی ئەلان نەکرا. لیژنە پەرلەمانیەکە لە پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکانی ناو پەرلەمانی کوردستان پێکات بوو. ئەوان باز لەوە دەکەن کاری خۆیان کردووە و ڕادستی حکوومەتیان کردووە. لیژنەکەی پەرلەمان راپۆرتێکیان ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد و تێیدا چەندین خاڵیان سەبارەت بە بازرگانیکردن لەگەڵ داعش ڕوون کردبووەوە. ئێمە بۆکو ئەرکرد سەرشانی خۆمان راپۆرتێکمان پێشکەش کرد، بەڵام سەرۆکایەتی پەرلەمان جارێکتر کەسی ڕانەست پاردەوە کە ئایا مەجراکانی تحقیقی بەرەو چێ گۆڕن. دوای ئەوە ئێمە راپۆرتەکەمان نووسی ئاراستەی سەرۆکی پەرلەمانمان کرد، تر دوا بە دوای ئەوە هیچ بەدواداچوونێکی ترێ و لیژنە. لەسەر بەدواداچوونەکانیان بۆ دەنگۆی بازرگانیکردن و مامەڵەکردن لەگەڵ داعش لیژنەکەی پەرلەمان دەڵێن بەردەوامن و بێدەنگ نین، بەڵام لە کارخستنی پەرلەمان بۆتە بەربەرز لە بەردەم کارەکانیان. پەرلەمان ناتوانێت ئێستا وەکو پێویست کارەکانی بکە و ئەولەویەتی کاری پەرلەمان بووە مەسلەی سەرۆکایەتی و قەیرانی دارایی و ئەمانە، بۆیە بەداخەوە لە ئەم بابەتە بووە بابەتێکی لاوەچی. داخۆ خۆتان دەزان ئێستا پەرلەمانی کوردستان تووشی ئەم گرفتە سیاسیە بووە و ناتوانێت کۆ بێتەوە، بۆیە پێم وایە هەر کاتێک پەرلەمان کۆ بۆ یەکەم شت دەبێت ئەم لیژنە باڵای حکوومەت بان کاتن کە پێکات بووە دوواداچوون لەسەر پرسی بازرگانیکردن لەگەڵ داعش. ئێمە بێدەنگ نەبووین، من ینی بێدەنگبوونەوەی وایلاتوە پەرلەمان نەماوە، ینی هەرەوە تا قسە بکەی، ینی ڕۆژی وای هەیە چەند جار قسە لەسەر ئەم پرسەما کردووە. بەدواداچوونەکان لەسەر ئەم بابەتە بەردەوامی هەیە لە راپۆرتەکانی ئایندەدا. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.